باس لەوە دەکەین کە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی بۆ یەکەمین جار توێژینەوەیەک ئەنجام درراوە کە باز لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە دەکات لە هەرێمی کوردستان واروها باز لە کاریگەری لەسەر ژینگە و ڕووبەری سەوزای لە وەرگاکان لەم توێژینەوەدا خراوەتە ڕوو چەند بابەتێکی دیکای لە خۆ گرتووە ئەم توێژینەوەی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سالم نیعمەت پسپۆڕی ژینگە و سیستمی زانستە جوگرافیەکان لامان ئامادەیە. دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. سپاس دەکەین. سەلامەت بن بەنی باش لە بەڕێستان لە کارمەندانی کورتسات نیوز و بینەرانی خۆشەویست. زۆر سپاس دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەو توێژینەوەی کەوا ئەنجام درراوە باز لە ئاگرکەوتنەوە دەکات لە دارستانەکان بە دیوە گشتەکە بە عام یەک کورتەی باز لە چی دەکات لەبەرەوەی بۆ بینەرانی شڕون بێت. سپاس لە ڕاستیە ئێمە توێژنەوەیەکمان کردووە و لەم کتێبە کە لە وڵاتی سویسرا چاپ کراوە لە لای دەستگای سپرینگەرەوە شکر لە چاپترێکە ئێمە لەگەڵ دوو برادری ترە هەر هەمان پسپۆڕیمان هەیە لە بواری جیایەسە دەربارەی دروستکردنی نەخشەیەکی پێشبینی بۆ ئاگرکەوتنەوە لە داهاتووە یعنی ئەو ناوچانە شوێن کە ئاگری لێ ئەکەوێتەوە بۆ ئەوەی ئێمە پێشوەختە ئاگادار بین لەوەی کە مەترسیەکان چین ڕێگیری لێ بکەین و زیانەکانی کەم بکەینەوە ئەوە بۆ خۆ گرنگە. ئەم توێژنەوەمان کردووە خۆشبەختانە ئەو تەوقعانیەمان ئەومان کردووە زۆر بە جوانی پێکاومانە کە فعلەن ئەو نەخشەی ئێمە کردومانە بۆ ناوچەکە کە ئاگری تێکەوێتەوە لە ساڵانی دوایە دەرکەوتووە فعلەن لەو هەمان لەو شوێنە ئاگرکەوتەوە. جا گرنگەکەی لەوایە عفەن جا گرنگەکەی لەوایە کە نظرێکی پێشوەختە دەداتێ بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکەیت چۆن زیانەکان کەم بکەیتەوە. باشە لەسەر چ بنەمایەک ئەو پێشبینیە کراوە کە پێشبینی دەکرێت لە داهاتووە ئەگەر ئاگر بکەوێتەوە لە چ شوێنێک ئاگر دەکەوێتەوە. ئێمە لە مەجای GIS و ریمۆت سنسینگە سیستمەکانی زانیاری جوگرافی و GIS و ریمۆت سنسینگ RS کە لە ڕاستیە بە عەربی پێڵەن تەحەسوسنایی بە کوردی هەسیاری دووریان دووربینی ئەم زانستە زانستی تازەن گرنگەکەی لەوایە بەبێ ئەوەی ئەو کارمەندانە ئەو توێژەرە ئەو هەر کەسێک لە وارە ئیشەکە لە هەر بوارێکا بێ بەبێ ئەوەی بڕوا بۆ شوێنە ئەتوانانی لە ڕێی مانگی دەستکردەوە و داتای دەستکەوێت دواتر لە ڕێی ئیشی مەکتەبیەوە لە ڕێی ئیشی پرۆگرامسازی لە کۆمپیوتەرەوە ئەتوانی ئیشی لەسەر کات و دواتر نەخشەیەک دروستەکەین بۆ ناوچەکە. ئێمە ئەتمادمان کردو لەسەر فاکتەرێک پێڵێن فاکتەری NDVI واتە پڕی ناوچەی سەوزایی یان گژوگیا لەو شوێنە کە هۆکارێکی سەرەکی لە ڕاستیە لە ناوچە دارستانەکان بۆ دروستبوونی ئاگر بە چەند پرۆسسێکە ئەومان کردووە بە چەند معادلەیەکمان کردووە کە پێشبینی ئەوە ئەەکەین کە ئاگر لەو ناوچەیە ئەکەوێت ئەگەر دواترش لە فکرەکانە بینیمان ئەتوانین تۆزیعی زیاتر بدەین کە لەکوێ بۆ هۆکارەکانی چی بوو. بەڵێ دیارە بەپێی ئەو پێشبینیانی کێوە دەستنیشانتان کردووە لەکوێ ئاگر دەکەوێتەوانێ ئەو ناوچانەی کەوا دەستنیشان کراوە یاخود لە چەند شوێن لە هەرێمی کوردستان ئەم توێژینەوەی کاری لەسەر کراوە چەند ڕووبەر دەستنیشان کراوە. بڵێن لە ڕاستی ئێمە بۆ هەموو کوردستان کردومانە یعنی هەموو کوردستان کردومانە هەر لە زاخۆوە هەتاوەکو خانەقی ناوچە هەرێمی کوردستان هەوومان مەسح کردووە بە شێوازی GIS و بەرنامەکانی RS تطبیقمان کردووە و دواتر نەخشەمان بۆ هەموو کوردستان دروست کردووە. بەڵام ئەوەی ئێم ئەو داتایە کە مەبەست بوو لامان کە دەستمان کەوت کە لێرەوە زۆر سپاسی بەربەرەتی دارستان و پاوەنی سلێمانیەکین کە مەجموعەی داتایان داینێ دەربارەی پارێزگای سلێمانی ئەگەر لە نەخشەکە سێریکەین دیارە ئەو شوێنە سوورانە کە پێڵێن های پۆتێنشەڵ فایر فۆرست یعنی ئاگری زۆر زیاد لێکەوتووە سەوزەکە زەردەکان بە دەرەجە دوو وە سەوزەکان بە کەمتر وە سپیەکان بە کەمترینیان. ئێمە ئەگەر نەخشەکە وازح بێت لە دوو تەوەر خۆی پێکردنیشێک ئەو بازنەیە ئەو بازنە ڕەشە ئەو کە بازنێکی ڕەش و ناوسپێ ئەوە ئاگرکەوتنەوەکەیە ئەمانەی خوارەوە ئەو سێ لێجنتەی خوارە ئەو سێ ڕەنگە ئەوە پێشبینی ئێمەیە فعلەن ئێمە سێری ئەو پێشبینیەمان کردووە ئەو ناوچە سوورانە زۆرترین ئاگری تیاکەوتوتە ئێمە لە ساڵی 2010 داتای ساڵی 2010مان وەردەسەر دارستانەکان و ئەو ئاگری کەوتوتەوە هین ساڵی 2014 بووە سێرمان کردووە هەمان شت کە ئێمە تەوەقعمان کردووە لەو شوێنە ئاگر بکەوێتەوە فعلەن لەو شوێنە ئاگر کەوتوتەوە لەو شوێنە ئاگر کەوتوتەوە بە سێ دەرەج یعنی بە زۆری بە مام ناوەند بە کەمی و سێرەکەیت ئەو شوێنەی مەسەن ناوچەی پێنجوێن لە هەمووی زۆرترە دواتر بەرەو دوکان ئەوانەوە کەمترێ بێتەوە
ئەو شوێنانەی کە زۆر دارستانی چڕی لێ لە ناوچەکانی پێنجێن و ئاگرەکەش کەوتۆتەوە زیاتر لە مانگەکانی 1970 بووە و تێبینیشمان کردو خلال ئەو ساڵانە لە خلالی 4 مانگە 100 ئاگر کەوتۆتەوە، یعنی بەڕاستی ئەمە زۆرە. ئەمە یەکێک لە گەورەترین کارەسەتەکان بۆ دارستان و پاوانی کوردستان کە ڕوو ئەدات و دەر باسێکین چۆن کەمی بکەینەوە. باشە، لەگەڵ ئەوەی لەو ساڵانی کە دەستنیشان کرا و چەند ئاگر کەوتۆتەوە بە دیاریکراوی کارتان لەسەر هۆکارەکانی ئاگرکەوتنەوەش کردووە لە توێژینەوەکەدا؟ بەڵێ، ئێمە وەکو جناب تەزانی هۆکاری ئاگرکەوتنەوە ئێستا کە ئاگرکەوتنەوە لە ڕاستێ لە هەموو عالەمە شتێکی زۆر گرنگە و ساڵانە زیانی زۆر گەورە هەیە. بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ساڵی 2019 تقریبا 11 ملیۆن هکتار زەرەدی داوە، لە ساڵی 2020 بۆتە 12 ملیۆن و کەسرێک لە ساڵ 12 زیایی کردووە. هەموو 6 سانیە جارێک لە هەموو عالم بەقەت 1 مەلعەب ساحەی گەورە هەموو 6 سانیەیەک دارستان ئەسووتێت و لە ناوەچێ لە ڕاستیە. ئەمە کارەساتە لە ڕاستیە. ئەمە لە وڵاتانە زیاتر لە وڵاتانی کۆرەی ئەمریکای جنوبی و لە ئەندونیزیا و لە وڵاتانە لای خۆشمان هەروەهایە. ئێمە ئەم دراسەمان کردووە بەڵێ لەسەر پێشنیاری ئەومان کردووە کە هۆکارەکانی چین. بۆ نمونە ئێمە هۆکارەکان ئەبنە چەند تەوەرێکەوە. یەکێک لەوانە کە لای خۆشمانە هەیە هۆکاری دروستبوونی بەهۆی هەورە بروسکەوە کە دروستە بێت زیاتر لە مانگەکانی بەهارە و دواتر لە کۆتاییەکانی بەهارە کە گژوگیا وشکە بێت. ئەمە یەکێک لە هۆکارەکانە. یەکێکی تر لە هۆکارەکان پاشماوەی خەڵک کە شوشە و شوشەواتەوەوانە ئەوە بۆ خۆی ئەبێت هۆکارێک بۆ دروستکردنی ئاگر وەکو مکەبیرەیەک زەڕەبینێک دەورە بینێت بۆ دروستکردنی ئاگر. خاڵێکی تر ئەوەیە گژوگیا خۆی بەعام وشکە بێتەوە لە ڕاستیە. یعنی هەندێک جار ئێمە گەرمیەکانمان ئەگاتە 39 بۆ 50 بۆ 43 دەرەجە بە ڕێنج، هەندێک جار شەگاتە 50 پلە زۆرە. یعنی گەرمێکی زۆرەوە ئەکات خۆیت لە خۆیان ئەو گژوگیایە گەرمکردنیکی تیا دروست بێت و ئاگر بکەوێتەوە. بەڵام خاڵی گرنگ لە ڕاستی لە هەمووی گرنگتر ئەوە هۆکاری مرۆڤیەکەیە. هۆکاری مرۆڤیەکەی ئەویش بێتە دووتەوەرەوە. هەیە بە ئەم قەستە بە مەبەستە، هەیە بە بێ مەبەستە بەڕاستی. ئەنجا مەبەستەکە و بێ مەبەستەکەش ئەوە شەر هۆکاری هەندێک جار هەیە کابرا نازانێت جگەرەیەک فڕەیە مەبەستی نییە یان بڵێ یان ئاگرێک ڕاتە گەشتێک ئەکرێت کە ئێستا ئێمە خۆشبەختانە توێژنەوەیەکمان کردو لەم ماوەیە بڵاو بێتەوە لەسەر هۆکارەکانی گەشتکردن و خراپیەکانی تەساڕفی گەشتیاران لەگەڵ ژینگەیە. ئەوەی کە مەسەن بۆ نمونە ئاگرێک بەجێ ئەڵێتەوە ناگوژێنێتەوە دواتر وا ئازانێ ئاساییە دواتر پەرەسێنێت. هەندێکیش متعمدە خەڵکەیە و بینیشمانە متعمدە و هەندێک ئالات شێ من حەز ناکەم لێرە باسیکەم بۆی خەڵک فکرەیەک سوودی لێن نەبینێ وەکو ئەڵێن سوء-ئیستفادەیەکی لێ نەبینێ و سوودی لێ بکەواتە هۆکاری مرۆڤی هەیە و هۆکاری ژینگەیی تەبیعیشەیە. بەڵێ بەپێی ئەو داتا و ئامارانی کە کارتان لەسەر کردووە پێشبینی دەکرێت لە سەدا چەند ئەگەری سووتان هەبێ لە داهاتوە بۆ دارستان و پاوانەکانی هەرێمی کوردستان؟ باش، ئێمە لە ڕاستیە بڵین چەند ئەگەرەکەین کە بەرەنگار بینەوە لە ڕاستیت ڕقمێکی زۆر کەمە بەداخەوە. لە ساڵ 15 ئێمە ئەتوانین ڕێگیری بکەین لە ئاگرکەوتنەوە، چونکە بەڕاستی ئێمە نەوەعی تاکی کەس لای ئێمە و بەڕاستی نە ئەو ئامێر و ئەو ئەدەواتانەشمان ئەوەنە زۆرن کە بتوانین بەرەنگاری ئەو ئاگرکەوتنەوەانە ببینەوە. ئێمە پێشبینەکانمان ئەخەینە ڕوو دەت نەخشەی تریش دروستەکەین ئەڵێن ئەگەری ئاگرکەوتنەوە لێوێ و هۆکارەکانیشان پێڵێن ئەوەیە. بەڵام ئایا تا چەند دێنە دەم ئەوەوە تا چەند گرنگە بگەن؟ بەڵێ یعنی یەکێک لەو خاڵانەی کە زۆر مەبەست مەباسی کەم ئەلێرە ئێمە ئەم توێژنەوەمانە کردووە حەق وایە ئێمە لە ڕاستیە بەڕێوەبەرهەتی دارستان و پاوان ئاگرکوژێنەوە ئەمانە هەموویان و پێڵێن پاسەوانی سنوور ئەمانە هەمووی لە ڕاستیە بکرێت بنکەی ئاگرکوژێنە لەو شوێنانە نزیکەنەوە کە فعلەن خەتەریاتی لەسەر. یعنی تۆ بنکەی لە دارستانێک پێنجێن ئاگری تێبەرە بێت مەسەرەن ئەو شوێنە ڕەنگە بە 2 سەعات ئەو بۆیە گرنگە بنکەکە نزیکی شوێنی حەدەسەکە بێ. ئێمە یەکێک لە خاڵەکان ئاماژەمان پێداوە ئەوەیە. باشە دکتۆر هەروەک لە دەبینین لەسەر شاشە نەخشێکی دیکە هەیە ئەو نەخشەیە باز دەچی دەکات. ئەو نەخشەیە هەموو کوردستان ئەگەر تێبینیم کە هەر لە منطقەی دهۆکەوە هەتاوەکو خانەقین ئەبێتە دوو بەشی وازەحەوە. بەشێکی سپیە ئەوە لە ڕاستیە ئاگری تیا نەکەوتۆتە و تەوقع ناکەین ئاگری تێکەوتەوە و فعلەن تێشی نەکەوتۆتەوە بەهۆی دارستانەوە بەهۆی عەفەن دارستانەوە بڵێ. بەڵام دیوە ملەوەنە کە سەوز و زەرد و سوورە ئەوە پێشبینەکانی ئێمەیە لە دوکان بۆ سەرەوە ئەوە لە ڕاستی ئێمە نەمانتوانین هیچ داتایەکی وەسەرگرین چونکە لەسەر پارێزگای سلێمانی نییە و سوپاسی جارێکی تر بڕۆبەرەتی دارستان و پاوانی سلێمانیەکەین کە ئەو هاوکاریان کردین داتایان داینێ
ئەبینین ناوچەی پێنجوێن و ئەو منتیقانە زیاتر ئاگرەکەی تەیە بۆ ئێمە بەسم ئەلێرە چییە ئێستا بۆ نمونە ئەو ناوچە سپیانە یعنی ئەگەری ئاگرکەوتنەوەی کەمترە یعنی پێویستە زیاتر تەرکیز بخرێتە ئەو شوێنانەی کە مەسن ئاگری تیاکەوێتەوە بنکەی ئاگرکوژێنەوەی زیاتر تیا بکرێتەوە و خولی بەهێز بکرێتەوە بۆ کارمەندانی ئاگرکوژێنەوە بە تایبەتی ئەوەی کە تایبەتە بە دار و دارستان و هەروەها تەوعی خەڵک زیاتر بکرێت و هەروەها ئەتمانێکی زۆر تایبەت بدرێت بە وعی گەشتیاران لە ڕاستیە ئێمە هەندێک جار ڕێگە دەرەچێت بۆ گەشتیاران هەندێک جار ئەم ڕێگە تەولید کراوانە ئەوانە هەندێک جار خەساری هەیە بە ئاسانی گەیشتن بۆ گەشتیار بۆ هەموو شوێنێک بەڕاستی مەخراپە یعنی هەموو شوێنێک پێویست ناکە گەشتیار پێ بگات دارستانێکی چڕ دوور لە دەست پێویست ناکە گەشتیار پێ بگات بۆی بەڕاستی ئێمە ئەزانین کە ئەو بەکاری هێنا دواتر ئاگرەگرێت و کوژاندەوەشی ئاسان نییە چونکە بە حکمی ئەوەی کە دوورە باشە لە توێژنەوەکەدا ئاماژتان بەو شوێنانە داوە کە پێویستە گەشتیار ڕووی تێنەکا لە بەروی مەترسی کەوتنەوەی ئاگری لەسەر دروستە بێت ئێمە تەرکیزێکی ئەومان نەخستووە لەسەرەوە چکە ڕاستی ئێمە پێشبینی نەخشەکەمان باسێوا کات کە پێشبینیکردن بۆ داهاتوو چیە بێت ئێمە توێژنەوەی ترمان کردووە لەسەرەوە ئینشاءالله توێژنەوەیکی ترمان بەدەستەوەیە هەردوو توێژینەوەکە ڕەبکەن بەیەکەوە و کاریگەری گەشتیار بە تەواوەتی دەربخەین و هۆکارەکانی کە گەشتیار دروستیەکات و مزیانەکانی چییە و چۆن ڕێگە بگرین لەوەی گەشتیار نەبێتە هۆکارێک لە ڕاستیە زۆر گەشتیار کاریگەری هەیە لەسەر سووتانە نعین تۆ ئێمە شەرت نییە تەنها لە مەوسمی مەسەن نەورۆز و یا مناسباتە نیشتوانەکانی خۆمانە جاروە هەیە دوو کەسیش دوو برادەر ئەچن بەبەستی گەشتکردن ئەچن بۆ شوێنێکی دوورە دەست ئاگرێکەکەنەوە دواتر نازانن یان هەندێک جار ئەمدەن یا غیر متعمد ئەو ئاگرە ئەکەنەوە ئەوەش ئەبێتە ئەڕواتە بابی گەشتیاریەوە لە ڕاستیە ئەوەش هۆکارێکی خراپە بۆ دروستبوونی ئاگر باشە دکتۆر دیارە ئەم ئاگرانی تێدەکەوێتەوە ڕەنگە ئەگەر هۆکارەکەی سروشتی بە ئاگۆڕانی کەشوا بێت یانیش مرۆڤ بێت کاریگەریەکی زۆر بەجێ دەهێڵێت کاریگەریەکان لە توێژینەوەکەدا باس کراون بڵێ کاریگەرەکان باسمان کردووە کە گاریگەری لە ڕاستیە لەسەر ئاستی ژینگەی زۆر دروستەکات ئەم ئاگرکەوتنەوەە وەکو جەنابتان نەزان دۆمۆکسیدی کاربن دروستەکات دۆمۆکسیدی کاربۆنی شێکێک لە ئەو گازانەیە کە ئەبێتە قەتیسبوونی گەرمی دروستەکات ئەوە یەکێک لە هۆکارەکان دواتر ئەبێتە هۆی لە ناوچوونی ینی ڕوبەرێکی زۆر لە ناوچەی سەوزایی بەداخەوە ئەمێ ئاماژە بێشت بم تەنها ناوچە ئەمە گرنگە تەنها ناوچە لە هەموو عێراقا هەبێ ئێستا دارستانی تابێ هەرێمی کوردستانە و بەداخەوە ئەم خەبەرە خۆشە پێشتر باشتر بوو یعنی با بڵین ڕوبەری دارستان لە کوردستانە زۆر زیاتر بوو لە ئێستا وردە بە هۆکاری ئاگرکەوتنەوە یان بە هۆکاری تر هەندێک جار بە هۆکاتی ئەعمار و گەشتە سندنی شوێنی شەجەبوون ئەوش هۆکارێکی سەرەکیە ئەبێتە هۆی وتمان دروستکردنی گازی دۆمۆکسیدی کاربۆن کە ئەمە بۆ ژینگە خراپە و هەم ئەبێتە هۆی کەمکردنەوەی ناوچە سەوزایەکان و ئەبێتە هۆی دارێک لەواچە دار هەبێت 200 ساڵ تەمەنی بێ 100 ساڵ تەمەنی هەبێ بەڕاستی داری وا هەیە زۆر گرنگە لە شوێنی وا هەیە بە چەند دارێک عیلەیەکی بەخێوەکرێ بۆ ساڵێک بۆیە لە ڕاستی ئەم سامانە سروشتە زۆر گرنگە و ئەبێتە هۆی ئەوەی کە ناوچە گەشتیارەکانمان نەمێنێ ئێستا ئێمە هۆکارێکی سەرەکیمان هەیە بۆی گەشتیار بە تایبەت لە ناوڕاست و باشووری عێراق و دێن بۆ کوردستان لە ڕاستی بۆ شوێنە گەشتیارەکانمان دێن لەبەرەوەی جەوێکی خۆشیە ژینگەیەکی خۆشمانێ دار و دارستان و باخی خۆشمانێ ئەگەر ئەوە نەمێنێت لە ڕاستیە ئەوەشمان نەمێنێ خۆشبەختانە کە سلێمانی ساڵانە چەندین هزار خەڵک توێکە ئەبێتە هۆی ئەوەی ئابوووریکی کوردستان و دەخلی فرد زیادەکە ئەو کاتە مەترسی لەسەرەوەش دروست بێت بەڵێ دکتۆرەکەر ئاماژەیەک بەم سلایدیان بیت بەم نەخشە بیت کە ئێستا هەیە بەڵێ ئەم نەخشەیە شوێنی تقریبن ئەوە پارێزگای سلێمانیە ناوچەی منطقەی پێنجوێن و شارباژێڕە ئاماژەمان پێداوە زۆرتر لە پێنجوێن لەبەروی هۆکاری سەرەکیمان ئەوەیە کە ئێمە وەکمان فاکتەری NDVI-یەکەی ناوچە سەوزایەکی زۆرترە گژوگیا زۆرترە ئەو بازنانەی کە خۆی ئەو بازنانان هەبووە ئێمە ڕەنگەکانەوە بێزافە کرد ئەو بازنانە ئاگرکەوتنەوەکەی 2014 ئەو ساڵانەیە ئێمە ڕەنگەکان هینی ئێمە لە 100 پێکاومانە کە فعلا لەکوێ ئاگر دروست بووە لەکوێ ئەگەری هەیە ئاگر دروست ببێت لەو شوێنان دروست بوو ئەگەر سێرێکی ناوچەی پێنجوێن زیاترە وەک لە ناوچەکانی تر بۆ نمونە خواری سلێمانی ئەگەر لە نەخشەکە کەم دەرچووە کەمتر کارگەری کەمتر بووە
ئەمە ئەگەر سێریکەی خۆ جنوبی سلێمانی باشوور سلێمانی گەرمترە لە پێنجوێن بۆچی پێنجوێن بەعکسەوە چکە پێنجوێن دار و درەختی زۆرترە گژوگیای زیاترە لە عینی کاتە پلی گەرمی پێنجوێنش لە ڕاستی وە لە زستانان خۆشترە بەفری زۆرتر بەڵام بەڕاستی لە هاوینانیشە گەرمە ئەکید ئەبێ هۆکارێکی سەرەکیە و هۆکارێکی مرۆڤیشمان هێوتمان خەڵکە ڕۆ بۆ گەشتیاری بۆ ناوچەیەک لە پێنجوێن بۆ نمونە ئەبێتە هۆی دروستکردنی ئاگر بۆیە کە ئاگر دروست بوویەوە لە پێنجوێن و لە شوێنێکی تر دروست ئەبێ بەڵام لە پێنجوێن ئەکید زیانێکی زیاترە لەبەروی لەوێ شڵترە. بەڵێ دکتۆر دیارە باز لە هۆکارەکان کراوە باز لەوە کرا کە پێشبینی هەیە بۆ ئەو شوێنانەی کە ئەگەری هەیە لە داهاتووە ئاگری تێدا بکەوێتەوە ڕێگە چارەسەرەکان چین؟ بڵێ ئێمە ئەم پێشبینیانە ئەکەین ڕێگە چارەسەر ئەبێتە دووتەوەرەوە هەیە چۆنەڵی معنەویە علاقی بە ئەوە هەیە هۆشیاری تاکە کەسەوە ئیش لەسەر هۆشیاری تاکە کەس بکرێت لە ڕاستیە گەشتیاران و خەڵک بەعام یەک و لایەنی تریشی لایەنێکی کە لایەنی بەرپرس هەڵەسن پێی وەکو لایەنی با بڵین دارستان و پاوەندسازی یان ئاگرکوژێنەوە یان ناوچەی پاسەوانی سنوور پاسەوانی دارستان ئەمانە پێی هەڵەسن لە ڕاستیە بۆی ئاگایان لەوە بێت و بۆ داهاتوو ئەوە نەکەوێتەوە دەکرێت ئێمە لە ڕاستی وەکو یەکێک لە خەڵەکان وتمان بنکەی ئاگرکوژێنەوەکانی دارستان لەوێ نزیکتر بێت هەرچەند دائیمەن ئەڵێ الوقایە خەیر من عیلاج یعنی حتا ئێمە ئاماژەمان لێرە پێداوە چ شوێنێک باشتر بۆ ئەوەی ئاگر بڕی تیا بکرێت لەو شوێنانەی کە ئاگر بڕی تیا بکرێت لەکوێیە و بۆ ئەوەی کەمترین زیان خۆ ناکرێت لە هەموو شوێنێک ئاگر بڕ بکرێت و بۆ ڕێستان سێ چوارنەوە ئاگرمان هەیە لە ڕاستی ئاگرێکمان هەیە ستونیە وانە زۆر خراپن زیاتر لە پاڵشاخەکانە بوو مەبەستم لە سروشتا ڕوئەدات هەندێک جار کەسی ئەڵێ ئاگرێک بۆ سێترە بەسەر ئاگر ناکرێت یعنی هەندێک جار ئەڵێ کە ئاگرەکە بێ یەکسەر هەوا لەگەڵ دروستە بێ خۆی ئاگرەکە بێتەوە هۆکاری هەوا چونکە ئاگر ئەبێتە هۆی بەرزکردنەوەی پلەی گەرمی کە پلەی گەرمی بەرزی بێ پەستانی ئەو شوێنە لە ناوچەی کراوە پلەی گەرمی ئەو شوێنە بەرزە بێتەوە پەستانی نزمە بێتەوە کە پەستانی نزمە باکەش جوڵاکە لە پەستانی بۆ بەرزە بۆ پەستانی نزم بۆیە بەردەوام گێژاوێکی ئاگر دروستە بێت ئەبینی سڵێترە ناکرێت بە تایبەت لە پاڵشاخەکانە زۆر بە خێرایی ئەڕواتە سەرەوە بۆیە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە وتمان زیاتر وعی خەڵک ئەوە زۆر مەبەست مەلامەوە دائما الوقایە خەیر من عیلاج ئەوەیە کە معنەویەن و باڵێن فکری و هۆشی خەڵکوا بگۆڕی کە ئاگرکردنەوە خراپە یەک دوو لە دارستانەکان و شوێنی ئاگرکوژێنە لەو ناوچانە نزیکیت و بەڕاستی شیاو نەبێت هەموو کەسێ بڕاتە هەموو شوێنێک بۆ ئاگرکردنەوە. باشە دکتۆر دیارە ئەم توێژینەوانەی کە ئەنجام دەدرێت لە زانکۆکانە گرنگی خۆی هەیە زۆر جار توێژەرێک یان مامۆستایەکی زانکۆ دکتۆرێک کە توێژینەوەیەک ئەنجام دەدات پاش پێشکەشکردنی توێژینەوەکەی لە سیمینارێک یاخود لە زانکۆ هەر لە چوارچەوەی توێژینەوەیەک دەمێنێتەوە و نابێتە کتێب و کاری لەسەر ناکرێت ئەم توێژینەوەی بەڕێستان ئێستا لە چوارچەوەی کتێب لە بەرگی کتێبێکدا بیان با بڵێن چاپتەرێک بوونی هەیە گرنگی بوونی ئەم توێژینەوانە کە لە کتێبێکدا هەبێت تا چەندە سوودی هەیە هەم بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت لەو مەجالی کە تۆ توێژینەوە تیا کردووە جارێکی دیکە توێژینەوە بکەن و بابەتەکان گشتگیرتر بن. دەم خۆش پسەرێکی زۆر جوانە لە ڕاستیە زانکۆ ئەگەر ڕاستی دەتوێت زانکۆ ئەبێت سنتەری گۆڕانکاری بێت لە هەموو کۆڵگایەکە زانکۆ ئەبێت خەڵی وەچەرخان بێت چونکە بەحساب ئەبێت باڵاترین و بەرزترین ئاستی خوێندون و خوێندەواری و وەرگرتنی پلی زانستی تیا بێت لە وڵاتانە وایە لە هەموو بارێکە ئەبێ زانکۆ چۆمبڵی پەنجەمۆری خۆی تیا هەبێت. ئەم توێژنەوە ئێمە کردومانە نەک تەنها من خەڵکی تریش بەڕاستی توێژنەوەی کردو ڕاستەکەی هەندێک جار بڵێ توێژنەوەکە ئەهمیەتی پێنادرێت و گرنگی پێنادرێت من ئەم توێژنەوە بڵاو کردوتەوە لە وڵاتێکی وا بڵاو بۆتەوە لە سویسرا مەسەڵەن بڵاو بۆتەوە لە چاپترێکە لە کتێبێک ئەم کتێبە ئەم توێژینەوەیە لە ڕاستیە گرنگیەکەی لەوایە کە خەڵکێکی زۆر متابعەکات من متابعەم کردووە سایتێشنی لە مەجەلەکانی زیاترە و ڕیدینگی زۆر زیاترە و ئەو خەڵکانی کە سوودیان لێ بینوێ زیاتر خەڵکێکی دەرەوەی بەڕاستی عالەمین ئەمانش ئەبێتە ناوبانکێک بۆ زانکۆی خۆمان و هەروەها بۆ کوردستانەکەمان خاڵێکی حەزەکەم ئاماژەی پێ بدەم بە هۆکاری دەنگ تەنها توێژینەوەی من ئەم توێژینەوە چەندین توێژینەوەی تر شکر زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێستا هەنگاوی چاکی بڕیەوە بە هەوڵی
بەردەوامی سەرۆکی زانکۆ و ئەنجومەن و ئەو مامۆستا و کارمەندە بەڕێزانە کە بەردەوام هیلاک بوون لە مەجای زانستیە و هەنگاوی چاکی بڕیوە خۆشبەختانەی سەر زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی گەیشتوتە ئاستی 4000 تقریبا 446 لەسەر ڕیزبەندی جیهانی زانکۆکان لەگەڵ پارە تقریبا 5-6 مەرحەلی بڕیوە. ئەمە گرنگە، ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئەم جۆرە توێژینەوانە کە بڵاو دەبێتەوە. بەڵێ دکتۆر، باس لە ڕۆڵی زانکۆکان کرد. زانکۆ تا چەندە بە تایبەتر لەم ساڵانی دوایە ڕۆڵ یان با بڵێن ڕێگە خۆشکەر بووە بۆی کە توێژینەوەی تیا ئەنجام بدرێت، تا چەندە سنتەری توێژینەوەکان بووە، تا چەندە هاندەر بووە هەم بۆ خوێندکاران و هەم بۆ دکتۆر و مامۆستاکانی زانکۆ. بڵێ هەموو زانکۆیەک باش وایە پێویستیشە کە سنتەرێکی توێژینەوەی تیا هەبێت، جگەلەوەی کە مامۆستا بە فەردی بۆ خۆی هەر کەس و لە مەجالی خۆیە بەحسێکە. سنتەری توێژینەوە گرنگی لەوایە کە پلانێک دانا توێژنەوە لەسەر چی بکرێت، چی بابەتێکی گرنگە، چ شتێک گرنگە بۆ کوردستان و بۆ داهاتووی کوردستان ئاماژەی پێ بدرێت و ئیشی لەسەر بکرێت، کاری لەسەر بکرێت. زانکۆی ئێمە ویا زانکۆکانی تریش بە ڕاستی ئەبێ کار لەسەر ئەوە بکەن کێشەی داهاتووچی. یەکێک لە کێشە گرنگەکانی ئەمڕۆ ژینگەییە. بڵێ ئێمە کێشەمان زۆرە، گرفتمان زۆرە، بەڵام خۆژنگەیەکی جوانوان هەیە. ئێمە خۆشبەختانەوە ئەمساڵ بەفرێکی زۆر بارانێکی زۆر بوو، ئەمە زۆر کاریگە بەڕاستی ئێمە سوودی لێ ببینین. یعنی بەڕاستی من خەمێکی تریشم ئەوەیە ئەم هەموو ئاوە ئەڕوات، یعنی بەڕاستی ئینسان ناخی عەزیەت یەگات کە ئەو هەموو ئاوە ئەو هەموو بەفر ئەتوە ڕوات ناخی زەوێ یان ئەڕوا بە هەدەر ئەڕوا. من توێژنەوەی ترم کردووە، بەحسی دکتۆرەکەم لەسەرەوە بوو، شێ لەکوێ هەیە دەتوانین سەد لەوێ دروستکەین، دەتوانین بەنداوی چاک دروستکەین. بەڕاستی ئەمە ئەگەر ڕاستە پارەی زەخمیوێ، بەڵام ئەهەمێتەکەی یەکجار زۆرە، بەتایبەتی لە ناوچەی سلێمانی. بۆیە زانکۆکان ڕۆڵی چاکیان هەیە و ڕۆڵی چاک بەڵام ئەبینم من کە پەرش و بڵاوە، یعنی پەرش و بڵاوە هەر مامۆستایەک لە ئاستی خۆیەوە بەحسێک بڵاوەکاتەوە، شتێک بڵاوەکاتەوە، زۆر جار یەک ناخرێت لە شوێن بۆ ئەوی عیلاجی مشکلێکی گەورەی پێ بکەین. بەڵێ دکتۆر، ئومێد دەکەین ئەو توێژینەوانەی کە بۆ لەمە دووە لە هەر مەجال و لە هەر بوارێکدا ئەنجام دەدرێت و کاری لەسەر بکرێت و دوجار مامۆستاکان بەیەکەوە سود لەو بابەتانە وەربگرن کە کاری لەسەر دەکەن و توێژینەوەی لەسەر دەکەن، لەبەرەوەی بێگومان کارکردن لەسەر توێژینەوەکان چارەسەری زۆرێک لە کێشەکان دەکات. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ ئەنجامدانی ئەو توێژینەوە کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر یادیرێت دکتۆر سالم نیعمەت، پسپۆڕی ژینگە و سیستمی زانستە جوگرافیەکان کە لەگەڵمان بوون.